ئەمڕۆ هەینی 62هەمین کۆنفرانسی یاسایشی لە میونشن یان میونخی ئەڵمانیا دەستی پێکرد و لەم کۆنفرانسەدا زیاتر لە 50 سەرۆک و سەرۆکوەزیرانی وڵاتان بەشداری دەکەن. ئەمە بێجگا لە شاندی باڵای 115 وڵاتانی جیهان. تیمی ئەمریکا بە سەرۆکایەتی وەزیری دەرەوە مارکۆ روبیۆ گەیشتە ئەڵمانیا بۆ بەشداریکردن لەو کۆنفرانسە. مارکۆ روبیۆ پێش ئەوەی دەست بە گەشتەکەی بکات و بەرەو ئەڵمانیا بڕوا باسی لەوە کرد کە وتارێک لەوێ پێشکەش دەکاوە، هەروها باسی لەوە کرد کە جیهان گۆڕاوە، جیهان بە خێرایی لە بەرچاومان دەگۆڕێت و ئێمەش دەبێت لەگەڵ ئەو گۆڕانەدا بڕۆین و هەروها گوتی دەبێت ڕۆڵی خۆمان بدۆزینەوە لەم گۆڕانەیە و پێداچوونەوە بەوە بکەین کە ڕۆڵمان چی ئەبێت لە داهاتوە. و هەروها ئازیزان بێجگە لە وەزیری دەرەوەی ئەمریکا، تیمەکەی ئەمریکا بریتیە لە چەندین کۆنگرێزمانی ئەمریکاش لە ئەڵمانیا دەبن بۆ تاوتوێکردنی بابەتە گرنگە ئاسایشەکانی جیهان لەو کۆنفرانسە سێ ڕۆژیەدا کە لە ڕۆژی یەکشەممە 15 مانگ کۆتایی پێدێت. ئایزان بێجگە لە تیمی ئەمریکا هەروەکو ئاماژەم پێکرد تیمی چەندین وڵاتانی تر لەوێ بەشدارن و شاندی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانیش گەیشتۆتە ئەڵمانیا لە کۆبوونەوەکان بەشداری دەکات و چەندین کۆبوونەوەی لە پەراوێزی ئەو کۆبوونەوانەش ئەنجام دەدا و هەروەها بەپێی چەندین سەرچاوە شاندی باڵای بەڕێوەبرایەتی خۆسەر ئامادەی ئەو کۆنفرانسە دەبن بە سەرۆکایەتی مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەد، بەڵام ئەمە لەلایەن بەڕێوەبرایەتی خۆسەرەوە هەتا ئێستاش پشتڕاست نەکراوەتەوە.